چۆن شانازی بە کوردبوونی خۆمانەوەکەین شانازی بە هەڵەبجەیی خۆشمانەوە. ئافرین هەر بژین دەستان خۆش بێ. ئەمڕۆ 156 ساڵ تێدەپەڕێت بەسەر دانانی یەکەم قایمقام بۆ هەڵەبجەدا. چەند ساڵێکە ئەم ڕۆژە ڕۆژی 24 یانزە وەکو ڕۆژی هەڵەبجە دیاری کراوە و یادی دەکرێتەوە. ئەم ساڵ یادەکە هێنراوەتە سەر جادەی هەمۆخان و لێرە لەسەر ئەم جادەیەدا ستەیج دانراوە و هەروەها کۆمەڵێک چالاکی هوەری و چالاکی جیاواز نمایش دەکرێن. لێرەوە چالاکیەکان دەست پێ دەکات بە پێشانگای وێنەی هەروەها کۆمەڵێک مناڵ لێرن مناڵی مەکتەبی چین عادیلەخانە. حاڵتان چۆنە؟ ئەو تۆ بۆژی کوردی و لەبەر نەکردەوە؟ من لەبەرێکە من دەوری زەینەبم دەگەڕا. زەینەب کێیە؟ زەینەب لەگە مام زۆرا بە دەڵێ مام زۆرا مەڕۆ مێوژم دێ یاڵا چیتانەیە بۆ ئەم ڕۆژە ڕۆژی هەڵەبجەیە؟ زۆر خۆشە. من لەم ڕۆژەیە چێژم بینی هەڵپەڕین یعنی زۆر نایاب بوو. وەڵام من وەکو قوتابیەکی قوتابخانەی عادیلەخانم بەشداریمان کردووە لە ڕۆژی هەڵەبجەیە و زۆر پێمان خۆش بوو ڕۆژێکی خۆش و نایاب بوو. هیوادارین هەموو ڕۆژێنە هەموو ساڵێک ئەم ڕۆژی هەڵەبجەیە بگەڕین. وەڵام منیش بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ڕۆژێکی زۆر خۆشە بەلای منەوە. ئێمە وەکو قوتابخانەی عادیلەخانم هەموو ساڵێک لە ڕۆژی هەڵەبجە چالاکیمان کردووە. ئیتر هەموو ساڵێکی لە هینە بەشداریەکەین یانی تەلەبەکان چالاکی زۆر باشەکەین. دەستان خۆش بێ هەر بژین. ئەم ساڵ چی؟ ئەم ساڵ تایبەت بچکە ئەم ساڵ لە فستیڤالەکە توانیمان بەشداری بکەین لە قوتابخانەکە خۆمان نەمان کرد و هاتینە فستیڤالەکە بەشداریمان کرد. جلەکانیش زۆر جوانن کێ بۆی کڕیوی؟ وەڵای دایکم بۆی کڕیم. دەستەکان یەکی گوڵێکی شیانیاوە لە سەریان. دەستان خۆش بێ هەر بژین بەمش وەکو چۆن شانازی بە کوردبوونی خۆمانەوەکەین شانازی بە هەڵەبجەیی خۆشمانەوە. ئافرین هەر بژین دەستان خۆش بێ. ئەم کچە جوانانە خوێندکاری قوتابخانەی عادیلەخانم من هەر ناوی قوتابخانەکەشیان بە ناوی یەکەم قایمقامی شارەکەەوە نراوە کە عادیلەخانمە. چالاکیەکانی دیکە خۆی دەبینێتەوە لە خواردن و هەروەها پێشانگای کاری دەستی و خواردنەوە و پێشانگای هوەری و بەدڵنیاییەوە لە سەر ستەیجەکەش کۆمەڵێک چالاکی هەیە و ڕاکردنێکی ماراسۆنیش هەیە کە ئەویش کاتژمێر 11 دەست پێ دەکات. دوانیوە ڕۆژ کۆنسێرتی هونەرمەندی گەورەی هەڵەبجە و شیار حەمەفەرەج هەیە. بەم شێوازە یادی ئەم ڕۆژە لەم ساڵدا دەکرێتەوە کە یادی 156 ساڵەی هەڵەبجەیە کە یەکەم قایمقامی بۆ دانراوە.